بۆی لە قورئانە بینیت کە خی گەورە باسمان بۆ ئەکا ئەفەرمێت موسا گەیشتە شوێنێک پێوتا مەدیەن وجد من دونهم امرأتين خەڵکی بینی ئاوەدەن دوو ئافرەتیشی بینی کارەکەن سیری ئەم قورئانە چەند بە جوانی تێمانەگەیەنی ئافرەت ئەبێ لە سنووری کارە لە چوابێ ڕێک وێنەکە بۆ کێشێ دیستینیشنەکە تەیاتێ چوادەورەکەت بۆ تەسویرەکە چەند بە جوانی کۆمەڵی خەڵک ئاوەدەن و مەڕیان پێ و هەر یەکە و سەری گرتو و پیا و شانشانێنە و منافەسەیە و ئاو هەڵهێنجانە و هەر یەکە و پەلی ئیشی خۆیەتی و ئەوێت تەواو بێت و وەجەدە من دونهم امرأتين لە پەراوێزەوە دوو ئافرەتی بینی یەکیان نا هەردووکیان چکافرەت دایمە بەتەنیاییە بۆ ئەوەی کە پارێزراو بێ ئەبێ دوان بێ لە یەک زیاتر بێ دوو ئافرەت جا لە پیاوەکان سەیران نەگرتۆ شانشانێن ناکەن و تێکەڵی پیاوەکان نابن قال ما خەطبكما وتی چ خێرە وەکو چۆن بڵیت ئەمە هەمووانە پیاون شوانی ئەکەن ئیشەکەن کێڵگە ئەکەن ئەوە خێرە ئێوە لە دەرەوەن خێرە ئێوە ئیشەکەن خێرە برایەک باوکێ شوانێک زاوایەک مردێک شتێکتانی ئیشەکانتان بۆ بکە واتە ئێوە نابێت لە بەرم خۆرە بن ئێوە نابێت گۆچانتان پێ بێت و دانیشن و مەڕەکانی حتا هی خۆشتان بێ شوانی خەڵکیش نەبن لێرە بن شتەکە غير طبيعية قال ما خطبكما قالتا لا نسقي حتى يصدر الرعاء ئێمەی ئافرەت ئەوەستین هەتا وەکو پیاوەکان تەواو بن واتە ئێمە حتا لە کارکردنیشە لە دوای پیاوەکانەوەین واتە ئەگەر موچەی پیاوەکان لە 100% بێ موچەی ئێمە لە 75 حتا لە یابانیش لە 25 موچەی ئافرەت کەمترە لە موچەی پیاو خەڵک حەز ناکا کارمەندی ئافرەتی لابێ ئەکەوێتە پەراوێزەوە ئەکەوێتە دوای لیستی موچەوە ئافرەت ئەکەوێتە دوای ئیشەکانەوە لا نسخي حتى يصدر الرعاء حتى ئەمان تەواو نەبوون و نەڕۆن وأبونا شيخ كبير باوکێکی پیرمان هەیە بە 4 کەلیمە بە 2 ڕستەی مفید جوابی موسا ئەدەنەوە لەمە زیاتر ناڕۆن ئەتخوا ڕۆخە مۆبایڵەکەتم بەرێ و بعد تەلەفۆنەکەم لابێ و ئاگامان لە یەکتری بێ و دوور مەکەوەرەوە ئەی تۆ چیەکەی لێرە و ئەی بەخێر بیت و دەموچاوە غەریبە و تۆ لە چۆوە نا ئەدەبی ئافرەت وان نییە مە پیاوە پرسیارێکی کرد جوابەکەی بەنەس چەند جوان قورئان نەقلی کردووە یەک کەلیمەی زاد و کەم یەک کەلیمەی لێ لابیت ڕستەکە وەکو خۆی نایە بەدەسەوە ماناکەو نەبێ لەبەرەوە پڕ بە پڕ ئەو نەجوابەیاتەوە ئینجا چیش بە ئەدەب فسقى لهما موساش لەگەڵیانە زۆر تێڵ ناچێ و دەباشە دەبڕۆن و من ئێستاکەنە فسقى لهما دوو کەلیمە ئاوی بۆدان واتە موسا خۆی کرد بە خاوەنی مەڕەکان چووە پێشەوە مەڕەکانی ئاودا و تەسلیمی کردنەوە تا ئێرە و تەواو دیارە ئەم ئافرەتانە هەستەکان شتێکیان دەستکەوتووە کە پێشتر خەونیان پێوە بینی ئێستا چانسێ دروست بووە ئەم دوو ئافرەتە بچنەوە ماڵی خۆیان لەم ڕاکەڕاکی بەیانیان و هەستان و شەون و خونی و عەزیەت و گۆچان و تاقەتی ئەمەیان نییە ماندوو بوون فجاءت إحداهما تمشي على استحياء دانیگیان هاو بە شەرمەوە ناوی نازانێ ناوەکەشی نەپرسیوە قالت إن أبي لەکسەر ناوی باوکێ با بۆی کە کەس گومان نەبا بۆچی هاتووە إن أبي يدعوك باوکم بانگتەکە ليجزيك أجر ما سقيت لنا هاتووە پاداشی ئەوەت باتەوە کە بۆت کردین سەیریکە على استحياء ئافرەت بە شەرمە چاوی داخستووە سەی پیاوەکە ناکە تێکەڵی و قسە و پێکەنین و سوعبەت و ئەوە لێرەی تبخوا بەخێر نانێکشو بێنای نانی پێکۆ بخۆین و دوای بڕۆین
زاني ماندووە هیلاکە ئێبوسایی چی نییە هاتووە ئەو هەموو ڕێگەیە لە تەرسی فێرعەون شەو ڕۆژ بەڕێوە بۆ تاوەکو لە میسر دەرچێ کە ئەگات ئینجا قسەکەی خۆی بۆ جێڕێتەوە ئینجا کچەکان یەکێکیان دەڵێن قالە یا ئەبەتی استەئجر إن خير من استأجرت القوي الأمين. باوجان ئەم کوڕە ڕاگرە ئەم پیاوە ڕاگرە بە سەپان بە شوان بە وەرزێر بە هەر شیەک ناوێ بی کە کاتی خۆی لە کوردەواریە هەبووە چونکە ئەم پیاوە دوو سفەتی جوانی تایە قەویە سانێکی بەهێزە ئەمینیشە کە ئیشەکەی بۆ کردین چای بەرز نەکردەوە تەماعی تێ نەکردی سۆبەتی لەگەڵ نەکردین تێکەڵمان نەبوو پیاوێکی ئەمینە ئاتە لە ماڵەکەیە جیسیقەیە وەقەویشە بەسەر کارەکانە دەسەڵاتی هەیە ئێمە ئەو قووەتەمان نییە ئاو دەربێنەوە ئاو بێنەوە بەرد لابە و بەرد بەرە و فەردە بە کۆڵتە ئەمە ئیشێمە نیە بەخوا پیاوەکە قەویە ئەفەت یەک شانسی دەستکەوت حەز بۆی کە بچێتەوە ماڵەوە جارێکی تر دەجار دەسی خۆی نادەسی باوکی ماچەکە بچێتەوە ماڵەوە بەڵێ لەم قسەی زۆر شت فێر بووین